محوەری باشێکی هێزەکانی پێشمەرگە لە سنووری پارێزگای نەیناوە ڕوبەڕووی هێرشێکی دیکەی چەکدارانی داعش بووەوە. لە بەیانیەکی زوودا چەکدارانی داعش لە دوو قۆڵەوە هێرشیان کردە سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و لە سەرەتادا هێرشەکەی چەکدارانی داعش لە ناو شارۆچکەی باشیک دەستی پێکرد. لە قۆڵێک بەم دۆڵانە هاتن و قۆڵەکەی تر لە گوندی فازڵیەوە بەرەو سەنگەرەکانی پێی داعش تێکشکێنراوە. لە هێرشەکەی چەکدارانی داعشدا دوو پێشمەرگە شەهید بوون و دوو پێشمەرگەی تریش بەهۆی هاونەوە بریندار بوون. هێزەکانی پێشمەرگەش وەک خۆیان دەڵێن زیانی زۆریان بە چەکدارانی داعش گەیاندووە و چەندین چەکداریان فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان لە کاتی هێرشەکەی چەکدارانی داعش گەیشتە ناوچەکە و چەندین جار بنگە و بارەگاکانی ئەو ڕێکخراوەیان لە ناو شارۆچکەی باشیک بۆردومان کرد. دوای کۆتایی هاتنی هێرشەکەش پێشمەرگە و چەکدارانی داعش بە چەکی دوورهاوێش بەردەوام بوون لە بۆردومانکردنی ناوچەکانی یەکتر و فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانیش بۆردومانی چەکدارانی داعشیان دەکرد. تایف گۆران